کاتتان باش خوێندکارانی پۆلی هەشتەم، ئەم ڕۆژ باسی وانەیەکی نوێ ئەکەین، هیوادارم سوودی لێوە بگرن. Chapter 6 Lesson 2 Reading Graphs واتە خوێندنەوەی وێنە ڕوونکردنەوەییەکان. You can use the graph to show the relationship between speed and time, time and distance, or speed and distance. تۆ توانیت وێنەی ڕوونکردنەوەیی بەکاربێنیت بۆ پیشاندانی پەیوەندی نێوان خێرایی و کات و هەروەها کات و دووری و خێرایی و دووری. And note that the graph contain horizontal axis and vertical axis and the intersect of them is point 0. ئەگەر سیر بکەین گراف واتە وێنەی ڕوونکردنەوەیی پێکگەت لە هێڵی ئاسۆیی و هێڵی ستونی و یەکتر بڕینی ئەم دوو هێڵە بریتیە لە خاڵی سفر. And to read the graph always start from the left hand side. و هەروەها بۆ خوێندنەوەی وێنەی ڕوونکردنەوەیی هەمیشە لە دەستە چەپەوە بیخوێنەرەوانێ. بۆ نمونە ئەگەر سەیری ئەم وێنەیە بکەین، لەم پارچەیەیە لە دەستە چەپەوە بڕۆی بۆ دەسە ڕاست ڕووی لە زیاد بوونە، بەڵام ئەگەر بە پێچەوانەوە لە دەسە ڕاستۆ خوێنتۆ ئەوە ئەکەویتە هەڵەوە، سیر ئەکەیت بە ڕوولەکەم بوون دەرئەکەوێت ئەگەر لە لای ڕاستۆ بێی بۆ لای چەپ، بەڵام پێویستە لە چەپەوە بڕۆیت بۆ ڕاست بۆی وێنەکە بەڕاستی بخوێنیتەوە. For example, if we see the example 1 says, Burwa leaves home and drives to the beach. He stays in the beach all day before driving back. Which graph best shows the situation? واتە بڕوا ماڵەوەی بەجێهێشت و ڕۆی بەرەو کەناری دەریا و لە کەناری دەریا مایەوە هەموو ڕۆژەکە پاشان گەڕایەوە. کام وێنەی ڕوونکردنەوەیە باشترین دەربڕینە بۆ ئەم بارودۆخە؟ If we see the figures, the horizontal axis represents the time and the vertical axis represents distance from home. So the relation is between times and distance from home. ئەگەر سیرکەین وێنەکان تەوەرەی ئاسۆییان بریتیە لە کات و تەوەرەی ستونیشیان بریتیە لە دووری لە ماڵەوە، کەواتە پەیوەندیەکەمان لە نێوان کات و دووریە لە ماڵەوە. And we know that when he is at home, the distance from home is 0. And when he drives to the beach, his distance from home increases. واتە ئێمە ئەزانین کاتێک کە لە ماڵەوەیە دووریەکەی لە ماڵەوە بریتیە لە سفر، و کاتێک کە ئەڕوا بەرەو کەنار دەریا ئەوە دووریەکەی لە ماڵەوە زیا ئەکات. ئەگەر سیر بکەین کام وێنەیە لە سفرەوە دەست پێ ئەکات و دووریەکەی زیا ئەکات. ئەگەر سیر بکەین ئەم دوو وێنەیەیان لە سفرەوە دەست پێ ئەکەن و دووریەکەیان زیا ئەکات، بەڵام ئەم وێنەیەیان وتمان خاڵی سفر بریتیە لە یەکتر بڕینی هەردوو ئەگزستەکە، بەڵام ئەم وێنەیان لە سفرەوە دەست پێ ناکە و هەروەها بەرەو کەمبوون ئەڕوات، کەواتە ئەم وێنەیە گونجاو نییە. And we know that when he is at the beach, the distance from home is constant. و ئێمە ئەزانین کاتێک کە لە کەناردەریا ئەمێنێتەوە دووریەکەی لە ماڵەوە بە نەگۆڕی ئەمێنێتەوە، واتە نەزیا ئەکات نەکەم ئەکات. ئەگەر سێری ئەم دوو وێنەیە بکەین لە دوای ئەوەی کە دووریەکەی زیا ئەکات، لێرە دووریەکەی کۆنستانتە، نەزیای کردووە نەکەمی کردووە. And when he drives home, his distance from home decreases. و کاتێک کە ئەگەڕێتەوە دووریەکەی لە ماڵەوە کەم ئەبێتەوە، هەتاوەکو کاتێک ئەگاتە ماڵۆ دووریەکەی لە ماڵەوە ئەبێتەوە بە سفر، کەواتە the answer is graph A. کەواتە ئەگەر سیرکەین وەڵامەکە گرافی ئەیە. وتمان ئەم دوو وێنەیە in this two graph start from 0 and increases. وتمان لەم دوو وێنەیە لە سفرۆ دەست پێکات و هەروەها ڕوو لە زیادبوونیش ئەبێت دووریەکەی لە ماڵەوە، بەڵام وتمان لەبەر ئەوەی ئەمێنێتەوە لەو ماوەی کە ماوەتەوە دووریەکەی بە نەگۆڕی ئەمێنێتەوە،
بەڵام لێرە ڕاستەوخۆ دووریەکەی کەمی کردووە کەواتە گرافی A گونجاوترینە. After that we have example 2. Example 2 says Yara and Tara traveled 10 kilometers from their house to the movie theater and they watched a movie. واتە یارا و تارا 10 کیلۆمەتریان بڕی لە ماڵەوە بۆ هۆڵی سیرکردنی فیلم و سێری فیلمیان کرد. And then they traveled 5 kilometers further to a restaurant to eat lunch. و هەروەها 5 کیلۆمەتری تریان بڕی بۆ ریستۆرانت بۆ خواردنی نانی نیوەڕۆ. After eating, they returned to the house. دوای نان خواردن گەڕانەوە بۆ ماڵەوە. Sketch a graph to show the distance that the Yara and Tara traveled compared to time. واتە وێنەی ڕوونکردنەوەی پێشە کە ئەو دووریەی کە یارا و تارا بڕیویانە بە بەراورد بەکات پیشان بات. So the relation is between distance and time. کەواتە پەیوەندیەکەمان لە نێوان دووری و کاتایە. Use your graph to find the total distance traveled. و ئەو وێنە ڕوونکردنەوەیی کە کێشاوتە بەکاری بێنە بۆ دۆزینەوەی دووری تەواو کە یارا و تارا بڕیویانە. So we say that the relation is between time and distance. وتمان پەیوەندیەکە لە نێوان کات و دووریە. So draw the horizontal axis and vertical axis, and the horizontal axis represent time and the vertical axis represent distance from house. لەبەر ئەوەی پەیوەندیەکەمان لە نێوان کات و دووریە بوو کەواتە پێویستە تەوەرەی ئاسۆییمان کات بێت و تەوەرەی ستونیشمان بریتی بێت لە دووریەکە. Now when they traveled 10 kilometers from the house to the theater, the distance increases from 0 to 10. واتە کاتێک کە 10 کیلۆمەتر ئەبڕن لە ماڵەوە بۆ هۆڵی سیرکردنی فیلمەکە ئەوە دووریەکەیان زیا ئەکات لە 0ەوە بۆ 10. واتە دووریەکەمان لە 0ەوە بۆ 10 زیا ئەکات. And when they watched movie, the distance not changed or the distance is constant. کەواتە کاتێک کە سەیری فیلم ئەکەن ئەوە دووریەکەیان ناگۆڕێت لەبەر ئەوەی وەستاون. کەواتە کاتێک کە سەیری فیلم ئەکەن دووریەکەیان ناگۆڕێت. And when they traveled additional 5 kilometers to restaurant, the distance increases from 10 to 15. وكاتيك ك5 كيلومتري كأبرن أشن بو ريستورانت أو دوريكيان زيا أكات لدوا بو 15. And when they eat lunch, the distance also is constant or the distance does not change. واتا وكاتيك كنان أخون أو بهمان شيوا دوريكيان ناغورت دوريكيان ناغور أبيت. And when they returned to the house, the distance decreases from 15 to 0. وكاتيك كأجرينوا أو دوريكيان لمالوا أو دوريكيان كم أبيتوا بمشي ويا كاتيك كأجرينوا دوريكيان لمالوا كم أبيتوا لبانزوا بو 0. کەواتە بەم شێوەیە
وێنەی ڕوونکردنەوەیەکە دروست ئەکەین. And to find the total distance, if we see the figure, they traveled 15 kilometers and then returned to the house. So the total distance is 30 kilometers. کەواتە ئەو دووریەی کە بڕیویانە 30 کیلۆمەترە، لەبەر ئەوەی وەکووتمان 15 کیلۆمەتریان بڕی و پاشان گەڕانەوە بۆ ماڵەوە، کەواتە دووجار ئەمیان بڕیوە لە ڕۆشتن و لە هاتنەوەشا، کەواتە 30 کیلۆمەتریان بڕیوە. و هەروەها هۆمۆرک بۆ ئەم وانەیەتان ئێکسەرسایزەکان ژمارەیەک تا ژمارە 4.